بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان بابەتی ئەم جارەمان بابەتی مزدەلیفەیە. مزدەلیفە کە حاجی بەڕێز لە عەرەفەی بەڕێکە دەیبێتە مزدەلیفەی. مزدەلیفەش چەند ناوەکی هەیە، یەکەمیان مزدەلیفە، دووەمیان جەمع، سێیەم المەشعر الحرام. خواش لە قورئانی پیرۆزە دەفەرمێ جل جلاله: فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام. كاتي قرانا ولا عرفاتي ذكري خواهي بكل شيء عند المشعر الحرام، لا مشعر الحرام أيش ناوي سين مزدلفية. عندك جرايا وياك مشعر الحرام نهايتي مزدلفية أو ناوت مشكلة مانية. مزدلفة آية ما نولا مزدلفة واجبة ركنة سنة سيا. رأي من هيك ركنة، رأي من هيك سنة، بلام رأي راجي هرسا مذهبكي واجبة. حاجی بەڵێ لە حەجێ ئەگەر بێت و واجب ئەگەر پێی نەکرا دەبی حیوانێکی بزنەکە ئەمە لەسەر بڕۆی، ئەگەر نا دەبی 10 ڕۆژان بە ڕۆژی بی، واتە واجب نەکردن ناتوانانی نەکاتن، بەڵام ئەگەر پێی نەکرا دەبی ئەوە فیدیەکەیتی. پێغەمبەری صلی الله عليه وسلم کە لە فەرمودەی جابری ڕضای خوای لەسەر بێت حتى أتى المزدلفة، تا گەشتە مزدلفە پێغەمبەر فصلى بها المغرب والعشاء، نجي المغرب والعشاء كدن بأذان واحد بيك بانجي وإقامة دوجا قامت كرا، ولم يسبح بينهما شيئا. پیغمبر امام نووي رحمة الله عليه بدليل صحيح مسلم كشرح كدليل ولم يسبحنا ولم يسبح بينهما شيئا، واتا ولم يصلي نافلة، واتا هيج نوجي سنتي أو شو نكديا. ثم اضطجع رسول الله صلى الله عليه وسلم پیغمبر باري داوا حتى طلع الفجر. أوش إشي پیغمبر لمزدلفة. بەڵام زانایان مەذهبەکان بڕە خلافیان لە مەبیتی مزایە چەند ببینی و چەند نەبینیەوە، چەند تێپەڕی چەند تێنەپەڕی، ئایا نزول وقوف هەندێک مصطلحاتمان وەکو مەبیت واتەمانەوە، مرور واتە تێپەڕبوون، نزول واتە دابەزین، وقوف واتە وەستان، تقدیم الضعفامان واتە کابرای ئەگەر بێت و فەکەفتە بوو بە نیوەی شەو مزدەلیفە بەجێبی دەتوانیان نام ئەلی سنەتی پێغەمبەری خوا چی بکات چینەکە باشە، ئەو هەندێک جیشمانەی شەڕە ڕوونی دەکەینەوە. لای مەذهبی شافعی و حەنبەلیەکان مەبیتی مزدەلیفەی واجبە. کابراگەر بێت و لە عەرەفەی بەڕێکە هاتە مزدەلیفەی دەبی لایانی کەمەتا نیوەی شەو بمینتەوە، واتە بەشێک لە نیوەی شەوی دووەم لە ئەوەی بیتن لە مزدەلیفەی بی. نیوەی شەویشدا مەغریبێ تا نوێژی سبەینی تەقسیم دەکەی، ئەوە نیوەی شەوە دەبی عەلەقەل نیم ساعتێک پاش نیوەی شەوی دووەم لە مزدەلیفەی بیتن، ئەو کاتە کەمیش بیتن. بەڵام ئەگەر بێت و کابرا درەنگ هاتە مزدەلیفەی باتە نیوەی شەوی یەکەم نەگەشتە مزدەلیفەی پاش نیوەی شەوی دووەم هاتە مزدەلیفەی، تەنها تێپەڕبوون کیفایەتە، تەنها بەناو مزدەلیفەی تێپەڕی کیفایەتە. ئەوە لای مەذهبی شافعی و حەنبەلی. بەڵام لای مالیکیەکان ڕەحمەتی خۆیان لێبێ دەکەنەوەن مەذهبی مامی مالیک ڕەحمەتی خوای لێبێ دەرێ نزولە، واتە دەبی ئیلا کابرا لە مزدەلیفەی بەشێکی دابەزی، ناتوانانی بەس بەناو تێپەڕی، دەبی بەشێک لەوەی پێغەمبەر لە ئەوەی مزدەلیفە هاتی نوێژەکانی کردی و نانی خواردیە داش بەزی. ئەگەر بێت و کابرا بەناو مزدەلیفەی تێپەڕ هەر کاتە چی هات نیوەی شەوی یەکەمی نیوەی شەوی دووەمی دەبی کابرا ئیلا بێتە خوارێ ئەشیای خۆ بینتە خوارێ نوێژەکان بکاتن، نانی بخۆ بەقەدەر چارێک 20 دقەیەکی ئەگەر نەواجب بکە تەواو نابی. ئەو لای مالیکیەکانە. بەڵام لای حەنەفیەکان کە قبلی ئەوەی ڕەئی چارەم مەذهبی حەنەفیەکان دەرێ وقوفە، وقوف کەنجیە لەکنەوان ووقف معنا حتى ندفع كفرمودي حديث عروة كريم مضرسة پیغمبر صلى الله عليه وسلم كلام مزدلفة فرمودي فرمي دبي إلا كابلا باش نجس بينه حتى غوش هلاتني دبي لو بينه دروتشي لمزدلفة بنتو لاي حنفية دبي لاي حنفية كان لباش نجس بينه حتى غوش هلاتن لو كاتي برش لمزدلفة راوسي دعاء مكاتن أو كاتي واجب لا حنفية كان أو مذهب كان تقريبا صار مذهب أو هاي بلام شك من هي دبي سنة قدال بي تقديم الضعف من هي تقديم الضعف شيء كابلا دبي نفكر وتشي دقدايا نخوش دقدايا أو أنا دتوان باش نوي الشو دتوان أو يبزي بيرن مزدلفة خيرك عشان كاملة كبيغمبر صلى الله عليه وسلم مزدلفة لا وي عرفا لمزدلفة سوداء خيزان نجا ابن عباسي ببيش يخسن حتى عائشة دريقا بمزاني باوها أمش بيم خوش لقا أو عمرويش بام توشي قلبا غينا بام واتا اوانی پکوتن یا کابل نخوشا ای مرافقی نخوشیشی ای پکوتی دقدایا هموی پاش نیویشاو الیتوان مزدلفه بجیبین هیچ گناحشان نگاتی خیرکشان تواوا اوش تقدیم الضعفه ادي سنه شيء انسان سنه لقاها مزدلفه كو سنه وابكي قبل هركاته شهاته مزدلفه قشته مزدلفه سنه واب الشيخ بنت اخوالي لندر ناني خوي بكو نجا كان بكاتن بزما تاس بين نيجي بين مزدلفه بمين توا كاتن نوجه سبينيج ملابان جدا نوجه كي زوب كاتن كبيغمبر صلى الله عليه وسلم كذا نوجه خوي كدي لكاتي خوي نكدي واتا مزال بيغمبر نوجه داخلي كبلام لمزدلفه نوجه كي زو كرديا بيغمبر او جلا باش نوجه سبيني دعاء زول بكا دعاء بركه يبومينا او سنه بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر واي كرديا
شتیش ما دەبی سەن ئاگادار بی زۆر کەسێ جاوەیە حاجی بەڕێز داوێ لە عەرەفەی دەبینی ڕێ قەپات دەبی بەیس جۆرەی ناو سایە دەبین تۆ ناتوانانی بێتە مزدەلیفەی ناتوانانی بێتە مزدەلیفەی ئەوەش لای جمهوری زانە هیچی لەسەر نییە کابرا مادام حەسر بوو لە مزەیبەت تایبەتی لای حەنەفی مالیکەکان ئەمە زۆر دەرێن هەر واجبە کابرا پێی نەکرا هیچی لەسەر نییە بەڵام بە عوزر بێ عوزر نا لای شافعیەکان ڕایان وایە مادام پێی نەکرا کابرا بگاتە مزدەلیفەی هیچی لەسەر نییە بەڵام لای مەذهەبی حەنبەلیەکان کە مەذهەبی چارەما لەکنەوان ئەگەر کابرا پێی نەکرا بگاتە مزەبی ئیلا حیوانێکی بکوشتەوە دەبەوەی واجبە تەرکی واجبیش حیوانێکی بکوشتەوە بزنێکیان بەڵک ئەگەر نادەبی تە ڕۆژان بە ڕۆژی بیتن ئەوەشمان هەیە شتیشمان هەیە دەبی ئینسان ئاگادار بی کابرا دەبینی کابرا هەیە دەبینی لەبەر هەرو کارەکی تاخیر گەشتە عەرەفەی کابرا نیو ساعتێک پێش نوێژی سبەینی گەشتە عەرەفەی ئێلێن ئەپڕۆچی ڕاوەتە دوعای کردن دوای بەڕێکت نەگەشتە مزدەلیفەی ڕۆژ نوێژی سبەینە مەلای سبەینی بانگیدا ئەوەش هیچی لەسەر نییە بۆ ئێوەتی مادام تەلەبەست بەڕێکون کردیا مزدەلیفەت لەسەر دەکەویتن هیچی لەسەر نییە هیچ گوناحی ناگاتێ و بەبێگەشت سقوط دەکات یەک دوو بابەتیش بێویش تەواوکەن ئینشاءالله بە تەواوی ڕێک پێک بیتن تا شتەکە تەواوی ئینسان حاجی کە لە عەرەفەی بەڕێکەت لەو مزدەلیفەی تا پێی بکرێمە نوێژەکان لە مزدەلیفەی بکاتن لەبەر پێغەمبەر کە بەڕێکەت سەحابە لیان پرسی ئەسەڵات پێغەمبەر فەرمی ئەسەڵات ئەمامەک واتە نوێژ لە مزدەلیفەی هەتا لای مەذهەبی حەنەفیەکان و ظاهیریەکان ئەگەر نوێژی لە مزدەلیفەی نەکەی نوێژەکان پێ ناچی جا ئینسان لێ جەمع دەکە قەسرێک ئەوە خلافە چیە مشکلەمان نییە بەڵام حالەتێکی دەبی سەن ئاگادار بی کابرا تەصادف کابراگە پێش ئیشاوی گەشتە جێ با نوێژەکان نەکات تا نوێژە ئیشای دەبێن جواب بکە دەبەر ئەوێت کابراگە نوێژە ئیشای نەبیتن پێغەمبەر صلی الله علیه و سلم جەمع و تەخیری کردی واتە دەبێ ئیشاو بیان جەمع تەخیری بکەی ئەگەر بێت و کابرا پێش ئیشاوی گەشتە جێ نوێژەکانی لە نیەتی خۆن جەمع و تەخیرە وەختەکەش جەمع و تەقدیمە معنی نوێژەکان نیەتیش ئەگەر مطابق نەبواتە دروست نییە نوێژەکانی دروست نابن جواب باشە ئینسان تاکید کات و کە گەشتە ئیش ئەوەی مزدەلیفەی نوێژە ئیشای بووە ئەو نوێژەکان ئەگەر نەبووە نوێژەکان تاکە ناخیر کاتە نوێژەکەی دەبیتن بەڵام کابلاگە لە ڕێی بەڕێکەت ئەوەی بەعکسی ئەو جارێک کابلاگە بەڕێکەت نەگەشتە مزدەلیفەی ڕێی قەرەباڕک بوو زەحمەت بوو ئەوە بوو نوێژەکان زانی دەچیتن نوێژەکان پاش نوێشەوێ بە نوێژەکان لە ڕێ بکاتن لە بۆ ئینسان نوێژ نابیت فۆتی دەبیت نوێژەکەی بکەیت با لە مزدەلیفەش نەبیتن شەچیش ئینسان دەبی ئاگادار بی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شەوە هیچ شەو نوێژی نەکردیە ثم اضطجع الى الفجر تا پیغمبر پایتن نوێژی سبەینی واتە ئەو شەوەی سنت نییە ئینسان ئەو شەوەی شەو نوێژی بکە ئەو شتانە بکاتن ذکر ئەو شتانە قەی ناکە بەڵام ذکر احتیاریە بەڵام ئەو شەو نوێژ لە پێغەمبەری وارد نەبووە کە لە مزدەلیفەی کردبیتن لەبەر پێغەمبەر ئەوەی کە لە حەدیث جابیر رضای خوای لێ ولم يسبح بينهما شيئا واتە ولم يصلي نافلة پێغەمبەر نوێژی سنەتی لە مزدەلیفەی نەکردیە شتیش ئەوەش پەیوەندی هەر بە ئەوەی نییە حەجێ بەڵام خۆشە ئینسان لەبەر ئەوەی پەیوەندی بەژیانی پێغەمبەری صلی الله علیه و سلم پێغەمبەر لە سەفەران دائما دوو ڕەکعات پێش نوێژی سبەینی کە ئەوەیە دوو ڕەکعات پێش نوێژی سبەینی سنت لەگەر سێ ڕەکعاتی وتر دائما لە سەفەر بی لە مەلا کردیتی بەڵام لە مزدەلیفەی نەقل نەکرا کە پێغەمبەر ئەوەی کردبی وترەکەی کردبی بەڵام عولەما دەڵێن عدم النقل واتە نەقل نەکرا وانە نقل و عدم واتە شەرت نییە پێغەمبەر نەکردبی تەماشا سەحابە نەیاندیت بید جاوەکو ئەوە چی ئینسان نەگەنا پەیوەندی ئەو کەمەوە نییە شەچیش هەیە دەبی ئینسان ئاگادار بی کابرا کە وتمان نیوەی شەو ئەوە تەواو دەبیتن دوو ڕەئیمان هەیە کە عولەما احتیمال لەسەر دەکەن هەر چار مەذهەبەکەی لای مەذهەبی حەنبەلی و شافعیەکان پاش نیوەی شەو کە بەڕێکەتی کە چووی کردەوەکانی ڕۆژ جەژن کە جەمرەت العەقەبەیە حەیوان کوشتنەوەیە سەرچاکردنە تەوافە سەعیەکەمان هەموو شتێک دروستە بیکەی بەڵام لای مەذهەبی حەنەفی و مالیکیەکان دروست نییە تا نوێژی سبەینی شتێکی بکەی ئەوی بکەی دەبی دووبارەکەیەوە لەبەر دەڵێمە کاتی وقوفی عەرەفەیە بەڵام پەکەوتەکان کە وتمان کە ڕۆیشتن دروستە ڕئیس سێمیشمان دەڵێن هەتا ڕۆژ هەر هیچ شتێک دروست نییە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە مزدەلیفە مایتەوە هەتا نوێژی سبەینی نوێژەکەی کردیە دوای زۆر دوعای کردی پاش نوێژی سبەینی کە بەڕێکەتی هاتە مینایە لە چێشتەنگاوان جەمرەت العەقەبە ئەوە ڕەمی کردی پاش ڕۆژ هاتنی ئەوە ڕئیس سێمە کە ڕەئی ئیمامی مجاهیدە كرأي أو مجاهد النخعي ثورية لا يجوز إلا بعد طلوع الشمس بل أوي حديث ابن عباسي أن النبي صلى الله عليه وسلم أمرهم فالمالي بيكدن أن لا يرموا رجم الشيطان إلا بعد طلوع الفجر بعد طلوع الشمس يتاقل شهرني بلام إنسان لما ذهب كان يساعد خلق أو اعتماد لصدقاتا أو الرحمة تجي خوايا كان بس 6 مليون على الأقل تحجي كدين نيوي جماعة كان 2 ملیۆن نوێک بەڕێ دەکەی پاش نوێشەوێ دەچی ئیشەکان دەکاتن هەندێک پاش نوێژی سبەینی ڕەحمەتی خوایە 3 ملیۆن پێکەوە بێن هەموو عالم تێک ئەوە دەبێتن ئەوەش ڕەحمەتەکە هەردووچی هەر دروستە ئینسان نابی ئەوی کردی بێ وڵات دروست نییە ئەوی دیش بێ وڵات دروست نییە بەڵام سنەت وایە
ئینسان کە باسمان کرد فعلی پێغەمبەری پاش هەموو ئەوە ینی هەموو شتەکان قەتع دەکات سنەت وایە کابرا کە هات هەتا نوێژی سبەینی ببین تۆ پاش نوێژەکەی کرد زۆر دوعایان بکە دوایە لە شێچنگەوان ڕزمی شەیتانی بکە ئەگەر پاش نوێژ شێوەیەش کردی کە مەزەبەکان ڕێیان پێدایە ئەمە لۆمان نییە بڵێن نابی ئەمە لۆمان نییە بڵێن نابی هەردووچی دروستە کەسیش نابی ڕەحم لە کەسی بگری وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.